بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان، لە ئێستادا هاووڵاتیان لە هەرێمی کوردستان سەرقاڵ کراون بە قسە و باسکردن لەسەر چەند پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان دواترینیان کە ئێستا بە گەرم و گوڕی لە شەقام گفتوگۆی لەسەر یاسایی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانە کە ئەم یاسایە پێشتر لە ساڵی 2011 لە پەرلەمان دەرچۆ و ئێستا داوای هەموارکردنەوەی ئەم یاسایە دەکرێت. لە نێو ئەم یاسایەدا چەند بابەتێک و چەند بەرگە و مادەیەک گفتوگۆی گەرمیان لەسرە بەوەی کە دەویسترێ جێگیان بکرێتەوە و بنە یاساوە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێن، بەڵام ئەوەی کاردانەوەی خەڵکاوەیە کام یاسایە لەگەڵ عورف و عادات و تەقالید و تەنانەت ئەو ئاینەی کە زۆرینەی خەڵکی ئەم هەرێمە پێوەی پابەندە ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ یاسا و ڕێسا شەریەکان پێک نایەتەوە. هەر بۆیە ئەم بابەتە گفتوگۆی گەرمی بە شوێن خۆی داهێناوە و ئێستا لە زۆر ڕەهەندەوە پێوەی سەرقاڵن. ئێمە بەش بە حاڵی خۆمان لە دیداری شەقام ویسمانە مەڵقەیە گرنگی بەم بابەتە بدەین و گفتوگۆیەکی بابەتیانەی لەسەر بکەین لەگەڵ بەڕێزان میوانە بەڕێزەکانی بەرنامە بەڕێز بەدریا ئیسماعیل پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵ و بڕیاردەری لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆچی لە مافی مرۆڤ و بەڕێز دانادەر حسەین یاساناس بە گەرمی بەخێرات نێردوو میوانە بەڕێزەکەمانەکەین بەخێر بێن. بەدریا خان، لەگەڵ بەڕێزت دەست پێکەین بەوەی کە بزانین ئەم هەموارە یاسایە چۆن پێشکەش کراوە و کێ پێشکەشی کردووە و مەبەست چیە لە هەموارکردنەوەی. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس بۆ جەنابتان بۆم دەرفەتە وا لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سەبارەت بە هەمواری ئەم پرۆژە یاسایە، معلومی جەنابتانە ئەم پرۆژە یاسایە خۆی یاساکار لە ساڵی 2011 یاسای ژمارە 8 بە عەمەلی لە کوردستاندا هەیە و کاری پێ دەکرێت و یاسایەکی بەرکارە. طبعاً لیژنەی کاروباری ئافرەتان کە بەندە ئەندامە لە لیژنەی کاروباری ئافرەتان پرۆژەیەکیان گەڵاڵە کرد پێش ئەو پرۆژەیە ئەنجومەنی خانمان و چەند جیهەتێکی تر چەند پرۆژەیەکیانە ناو تەنانەت پرۆژەیەکیش لە حکوومەتەوە هاتبوو سەبارەت بە چۆنەڵی دەرکردنی پرۆژەیەکی تازە سەبارەت بە توندوتیژی خێزانیە، توندوتیژی سەبارەت بە ئافرەتان لەسەر ئەو هەموو تاوان و کوشتن و ئەوانەی کە سەر هەڵەدا بە گوتەی خۆیان گوایە ئەمە هۆکار بوو بۆ ئەوەی بۆ ئەم پرۆژەیە لەدایک بوو یا بۆ ویستیان پرۆژەیەکی تازە یاسایەکی تازە دەربچێ و وتمان ئێستا یاساکە هەیە کە یاسای ژمارە 8 ساڵی 2011 وەک ئیشی پێدەکرێت هەموو بابەتەکان ئێستا بەرکارن. چۆن ئەم پرۆژەیە لەدایک بوو لە پێشدا طبعاً لیژنەی ئافرەتان وەکو وتمان ئەوەی خانمانیان ڕەت کردەوە ئەوەی حکوومەتی شەر بە هەمان شێوە پێدەچێت لەگەڵەوەی خودیان دامانی لیژنە یەکیان خست و ئاراسەی سەرۆکایەتی پەرلەمان کرا. یعنی دوجار با بڵێن لە چەند لایەکەوە نیازی هەموارکردنەوەی ئەم یاسایە هەبووە یان دەرکردنی یاسایەکی جارێ مەبەستی دەرکردنی یاسایەکی تازایان هەبوو بێگومان وتمان هی ئەنجومەنی خانمانیان ڕەت کردەوە لەگەڵ حکوومەت و هی ئافرەتان بە کۆمەڵێک کۆبوونەوە و کۆمەڵێک پەیوەندی و کۆمەڵێک ڕێکخراوی UN لەگەڵ کۆمەڵێک UN دانیشتن بۆ نمونە ئەندامانی سەرۆکایەتی لیژنەی ئافرەتان هەندێک میکانیزمیان ڕێکخستن و ئەو پرۆژەیە لەدایک بوو ئاراستەکرا. بێگومان کۆمەڵێک ڕێکاری هەیە معلومی جەنابی مامۆستایە کاتێک کە بتێ پرۆژە یاسایەک ئاراستە بکەی هەندێک ڕێکان پەیوەندی بۆ نمونە ڕێکاری پەیڕێ و قانونی هەیە بە بیگریتە بەر لەوانەتە بۆ نمونە جیهەتی معنی لانی پەیوەندیدار ڕێکخراوە ژنانیەکان و بۆ نمونە وەرکشۆپ سەبارەت بە بابەتە سازەکرێ. ئێمە پێش هەموو ئەوەی کە پەیوەندیمان بە هەموو ڕێکخراوە ناحکومیەکان و ڕێکخراوە ژنانیەکانی لایەنە ئیسلامیەکانمان کرد لە ئافرەتان نەتیجەکەی هاتەوە بۆ لیژنەوە پاشان وەرکشۆپێکی 100 کەسی لەدایک بوو کاتێککە ئەم وەرکشۆپە ئەنجامدرا زۆرێک لە نوێنەری ڕێکخراوەکان و ڕێکخراوی لایەنە سیاسیەکانیش
کۆدەنگ بوون لەسەر ئەوەی ئەم پرۆژەیە نابێ ببێ بە یاسا ئەبێ هەموار یعنی یاسا کۆنەکە هەموار بکرێتەوە لەبەر ئەوەی ڕەنجی چەند ساڵی ئێمە من قسەی ئەوان نەقلەکەم ڕەنجی چەند ساڵی ئێمە نەفەوتی و ئێمەوە چەند ساڵی یاسایەکی وا مهم و ئاوام تێر و تەسەلمان دەرکردو و بەرکارە و حقوقی یافرەتان پارێزراوە بەداخەوە کە لە بەرهەمی ئەو حاڵەتەدا چەندێک تونند و تیژی و تاوان زیادی کردو ئەوە بوو کاتێکە کۆدەنگیەکی زۆر زەختێکی زۆر طبعاً لیژنە زۆر جەختی دەکردەوە یاسایەکی تازە دەربکە و بە تایبەتی سەرۆکی لیژنە ئەوە بوو کە دیسانەوە ئەو ڕکشۆپە ئەوە تەڵەبیان بوو هاتەوە بۆ لیژنە و لیژنەش بەکۆی دەنگ هەوڵی هەموارکردنی ئەو یاسا کۆنەی 2011یانە ئەوە بوو چەندمی ڕێکارێک گیرایە بەر بۆ نمونە راپۆرت ئامادەکرا دوای ئەوەی کە چەندین کۆبوونەوە لەگەڵ لایانی پەیوەندیدار لەگەڵ لیژنەی یاسایی لەگەڵ جیهەتی معنیدا کۆبوونەوەی زۆر ئەنجامدرا کە مەفروض بوو ئێمە هەز ئێستا بە خەلەلەکەکەین مەفروض بوو لەگەڵ کۆمەڵێک لیژنەی تری ناو پەرلەمان جگە لەلایەنە معنیەکانی دەرەوە ئەنجام بدرێ لەوانە لیژنەی ئۆقاف زۆر گرنگ بوو و لەوانە مەفروض بوو لیژنەی ڕۆشنبیری لەگەڵ ئێمە بەشدار بێ و لیژنەی ناوخۆ هەر پێویست بوو کە لەگەڵمانە بەشدار بە بۆ نووسینەوەی ئەو راپۆرتە و مەفروض بوو پێش ئەوەی کۆتا راپۆرت بدرێتەوە بە لیژنەی یاسایی پرسیارێک بۆ نمونە بە یەکەتی زانایان و لیژنەی فتوا و لایانی معنی کە ئەم یاسایە چەند ڕەهەندێکی هەیە ڕەهەندی بۆ نمونە کۆمەڵایەتی ڕەهەندی یاسایی ڕەهەندی شەرعی هەیە مادەم ئەم ڕەهەندە گشتگیری هەیە مەفروض بوو ئێمە پێش عنی ئەوەی کە راپۆرتەکە بدەین سەرۆکایەتی کۆتا راپۆرت هەندێک هەنگاوی ترمابنە بەداخەوە دوای هەستمان بەو خەلەلانە کرد کە ئەم پرۆژە یاسایە کە هات کۆمەڵێک خاڵی مەترسیتری تێدا بوو ئەگەر من بۆ نمونە پێوەرێک دابنم ڕێژێکی سەدی دابنێ پێ دەڵم لەوەیە لە 160 خاڵە مەترسیەکانمان لێلا بردبێ بۆیە هێشتا من بە بەردەوامی لەگەڵ برای بەڕێزم وەکو ڕاوێژکار لەسەر خەت بووم بۆ هەموو خاڵەکان بۆ نمونە تەنسیقمان هەبوو پرس و ڕاوێژمان هەبوو زۆرێک لە خاڵە مەترسیەکان بە ڕاوێژ لەگەڵ برای بەڕێزم و هاوکارەکانم ئەوەمان چۆنەڵی هەوڵمانەدا کە جەخت بکەینەوە نەڕوات ئەوە چۆنەڵی بە حساب زۆرێک لە خاڵە مەترسیەکان لێلا ئێستا ئەم زەجە گەورەی دروست کرد ئەوە بوو کە کۆتا راپۆرت درایە لیژنەی یاسایی لیژنەی یاسایی بە جۆرێک لە جۆرەکان سەر تاپای پرۆژەکان راپۆرتەکان ڕەفز کرد بەڵام چۆنەڵی جەختیشیان کردەوە نامەیان ئاراستی سەرۆکایەتی کرد تەکلیفیان لە سەرۆکی پەرلەمان کرد نابێ ئەم یاسایە بێتە پەرلەمان مەترسی هەیە بۆ هەڵوەشانەی خێزان و هەتا دوای ئەوە بوو سەرۆکی پەرلەمان با من بە ئینسافەوە ئەوەش بڵێم سەرۆکی پەرلەمان لەسەر ئەو خاڵانەی کە لای ئێمە هێڵی سوور بوو لەگەڵ ئێمە هەماهەنگ بوو و هاوکارمان بوو و پشگیری قسەکانمان یەکرد و ئەندامانی لیژنەش زۆرێک لە ئەندامانی لیژنە زۆر تەحەفوزیانە کرد لە نووسینەوەی ئەم راپۆرتە و زۆر هەوڵی ئەویانەدا خاڵە مەترسیدارەکان وەلانێن و جێگەی نەکرێتەوە لەم پرۆژێدا ئەوە بوو سەرۆکی پەرلەمان وەڵام ئێوە بوو بابێتە ناو پەرلەمان ئەو بەدریەخان مەسەن چەند جارێک ئاماژەت بە خەڵی مەترسیداری نێوە و پرۆژە پێشنیارکراوانە کرد ئەم با بڵێن خاڵە پێشنیارکراوە مەترسیدارانە هیچێ بوون لەکوێوە ئاراستەکرا بوون ئەوە خاڵی پڕمەترسین و هادوونەتە بەردەم لیژنە و چوزان پێشنیارکراون ببنە یاسا و لێرە لە نێوم خەڵکی ئەوەنە گۆڕانکاری بەسەرە هات ئەم راپۆرتە بۆ نمونە ئێستا کەسێکی زۆر دیاری کرا و ونە بۆ لەبەرەوەی وەکەوتم ئەنجومەنی خانمان پرۆژەی هێنا لە حکومەتەوە پرۆژات لیژنە پرۆژەی هەبوو کۆمەڵێک یاداش لە دەرەوە لە ناو ڕێکخراوەکانە بۆمانە هات لەسەر زۆربوونی تاوان و ئەم خاڵە مەترسیدارانە و هەتا دوایی بەو هەموو گۆڕانکاریانە هەموو ئەم پرۆژە پێشنیارکراوانە لە یەک ساتە وەختا هاتن با بڵێن یان لە زەمەنی جیاجیابندی بە چەند مانگێکەوە هات دەرکەوت کاک مامۆسا دەرکەوت کە دەستێک هەیە لە دەرەوە بۆ نمونە پێچێ سەرۆکی ڕێکخراوێک بێ فەنتی لەسەرم بابەتە وەرگرتە بێ و کۆمەڵێک تر چالاکی پێنجامدا بێ و بەڕاستی چەند ساڵێکە پێچێ سوودمەند بوو بێ بەوە دەرکەوت کاتێکە کۆتا راپۆرتمان ئێمە خستە ڕوو بۆ منە جێگیری سەرۆکی حکومت لەوێ حزوری هەبوو وەزیری ناوخێ لەوە حزوری هەبوو نوێنەری وەزارەتی کاروباری کۆمەڵاتی لەوێ حزوری هەبوو ئەنجومەنی خانمان لەوێ بوو نوێنەری ئەنجومەنی خانمان زۆرێک لە ڕێکخراوە مەدەنیەکان و ڕێکخراوەکانی تریژنان لەوێ بوون لە خستنە ڕووی کۆتا راپۆرتە ئەمە ئەوە دەرەخات پێ دەچێت دەستێک لە دەرەوە معنی بێ بابەتەکە و بیاوێ بە زۆر ئەم پرۆژێ بێ بە یاسا
ئێستا دەعم ئەکرێ و هەر دەرکەوت لە خوێندنەوەکەشە هەر دەرکەوت کە هەندێک کە ئیمزای لەسەر کرد بۆ خۆی بە خاوەن نەکرد هەندێکیش کە خۆی بە خاوەن دەکردە تا ئێستا بۆ نمونە هەر بە سەرەواوی قسەکە پێمان بڵێ ئێستا لە چ قۆناغێکیدایە؟ طبعا ئەو ڕۆژەکە خوێنەوەی دووەمی بۆ کراوە بۆ ئەو زەجێ دروست بوو کە هەموو زۆرێک لە پەرلەمانتارەکان داوا ئێوەیان کردن پرۆژەیە جاری کە بنێردرێتەوە ڕەت بکرێتەوە سەر لەبەری ڕەت بکرێتەوە طبعا بەپێی ئێوە معلومی جەنابی مامۆستایە بەپێی پێڕێی ناخۆتەوە گەر سێ پەرلەمانتار پێشنیاری ئەوەی کرد ئەم پێشنیازایە ئەم پێشنیازە بڕیارە ئەم پرۆژە یاسایە شتێکە کە پشگیری کرامە ڕەت بکرێتەوە دەبێت بخرێتە دەنگدانەوە زیاد لە 6 بۆ تقریبا گەیشتە 8 کەس داوای ئەوەی کرد ئەم پرۆژە یاسایە ئەبێن ڕەت بکرێتەوە یا بگێڕدرێتەوە ئەوە بوو بەداخەوە سەرۆکی پەرلەمان نەیخستە دەنگدانەوە لەبەرەوەی لێزان بوون لە ئیشەکە هەندێک لە فراکسیۆنەکانی دەسەڵات چۆنەڵی ناو هۆڵی پەرلەمانیان چۆڵ کرد لەبەرەوەی ببێ بە موبەڕیر چۆنەڵی پەیڕۆ پێشێل بکرێ کە نیساب نییە بۆ منە گەرەستابی کەمە دەنگدانەوە نیساب تەواو ناکە بۆیە نایکەمە دەنگدانەوە بوو جەخت و زەختی ئێمە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و لایەنە ئیسلامیەکان و وەسەر بۆخۆکان و بەشێک لەلایەنە لە پەرلەمانتارانی هەردوو حیزبی دەسەڵاتیش لەگەڵمانە هەماهنگ بوون ئەوە بوو سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەکەی ڕاگرت و لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانە وا ڕێکەوت کە من مناقشەی دووەم بۆ ئەم پرۆژە یاسایە هەر ئەەکەین بەڵام بەڵێنتان پێدەم هاتە ناهۆڵی پەرلەمان بەرچاوی ڕایگشتیەوە وتی بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئاگادارەکەم ئەم پرۆژە یاسایە دوای مناقشەکردنی دووەمی ئەینێرین بۆ یەکێتی زانایانەوە بۆ لیژنەی فتووە بۆ لیژنەی ئەوقاف لە پەرلەمان هەموو ئەم فلتەرانە ئەبڕێت ئەگەر ئەوان زانیان ئیشکارێکی شەرعی و تێگیرانێکی هەیە لە ڕوانگەی شەرعەوە ئێمە ڕەتی ئەەکەینەوە بۆ ئێستا یەکێتی زانایان ڕەتی کردوێتەوە و ماوەتەوە سەر لیژنەی فتووە دێمەوە لای بڕێستان بەڕێز کاکدانەدارا بەخێر بن دووبارە تحفوزێکی زۆر و کاردانەوەیکی زۆرە بینرێت لە شەقا دەربارەی ئەم یاسایەوە جەنابیشتان خوێنمەوە تێبینیتان هەیە لەسەر ئەم یاسایە و سەرنجتان نووسیوە کرێ پێمان بڵێ ئەم تەحفوزات و تێبینی و سەرنجانەکەم بڕکە و مادانینەوە ئەم پرۆژە یاسا پێشنیار کراوەی بەردەم پەرلەمانی کوردستان چین ئەوە بوونەتە جێگەی سەرنجی خەڵک بە ناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو و ڕێزم بۆ مامۆستا بۆ بەڕێستان بۆ بینەر و بیسەرتان لە ڕاستیدا ینی هەر لە کاتەکەی و دەست پێ بکەم هەمیشە بەروبوومێک خواردنێک سەردانێک ڕەوایە کە کاتی خۆی بێ و گونجاو بێ و لەبار بێ لەدایکبوونی هەر پرۆژە یاسایەک بە قۆناغەکانی خوێندنەوەی یەکەم و دووەم و تا بڵاوکردنەوەی هەموو ئەزانن لەدایکبوونی تەشریعی پێڵەن هەر یاسایەک هەر نۆرمێکی کۆمەڵایەتی کە نەتوانێت بە چاکی جێ خۆی بکاتەوە پێداویستیەکان بۆ شایەک ینی کەلێنێک بگرێ کاردانە و دروستەکە یاخود دەچێتە قۆناغی فەرامۆشکردنەوە ئەوەی کە ئێستا بەشی زۆری تەشریعاتی وڵاتانە وڵ عێراق وڵاتێکی دەوڵەمەندە تۆ تەماشا بکە لە درێژایی بەوانەی هەرێمی شەوزات لە 2000 تەشریعمانێت تا ئێستا بەس یاسا بەشی زۆری هەر زۆری خەڵکی هاوڵاتی ئەمانە نازانێ وەکو یاسان هەسەکانیش نایزانن بەشێکی جا تۆ تەماشا بکەکەوەتە بەشێکی ئەمانە لەگەڵ کۆمەلگایەمان نەبوو ئەمە ناڕێک بوو زۆر ناکات بوو تان من لێرەوە بێم قسەیە بڵێم بێ لەمە دوا بڵین ئەگەر کەسێک بۆ هاوسەرگیری یان بۆ دروستکردنی ماڵ و خێزان هاتە پێشەوە بەڕاستی دروستە باوکی کچەکە یان کەسوکاری کچەکە پێی بڵێت تۆ جەنابە باوەڕ بە یاسای تونوتیژی هەیە ئەگەر باوەڕی پێی بوو بەڕاستی دروستکردنی خێزان بەم شێوەیەوە کارەسا دروستەکە کەواتەمە لە ڕووی تەوقیتەوە بیخێتە بەردەم خوێندنەوە و خوێندنەوە چۆن خوێندنی قوتابخانە هەیە خوێندنی یاسانەیە تا بزانێت دەنگ باس چییە بەدڵنیایی هێڵێکی ترەوەی ئەوژەوە هەیە ئەمە شتانێکی پیرۆزکراون خۆی ڕەب العالەمین پیرۆزی کردووە نە بەدەستی ئیسلامیەکانە نە بەدەستی کوردە نە بەدەستی عەرەبە نە بەدەستی چییە لەو کۆمەلگایە شتێک هەیە یەکەیەکمانێ پێڵەن یەکەی خێزان وەحدەیەکە هەموو شتێک بچێ خێزان تێک نەچێ یان مەترسی لەسەر دروست نەبێ هەرچی مەترسی دروست بکات لەسەر ئەم یەکەی خێزانە هەر ناوێکی دەداوە بێ لە هەر قۆناغێکی مێژوویە بێ هەر دامەزراوەیەک بێ ئەکەوێتە بەر نەفرەتی زۆرینە چونکە زۆرینە ڕقی لەم ڕەوتەیە بە جیاوازی هەر جیاوازی ینی مەبەستێتەوەی ئەم پرۆژە پێشنیار کراوە تهدیدی
با بڵێن پیرۆزی خێزانەکە با بڵێن ئەو یەکەیەکە کە ئەم کۆمەڵگەی لەسەر بنیاد نراوە هەر بە دڵنیایی یعنی ئەوەی گەورەترین مەترسی دروست کرد کە باوەڕما بوو لە شەقامە هاوڕایەکی دروست کرد لە نێوانی خوێنەران و شارەزاکانە لەگەڵ شەقام لەگەڵ خەڵکی سادە ئەوەی دروست کرد هاوشانێکی دروست کرد بە هاوتەریبی توانیان نەفرەتی ئەم جۆرە ڕەوتە بکەن کە ئەوەی پێدەوتێ فیمینیستی و هەندێک ڕەوتی ئەفکاری دەرەکی و ئەوانی لە پشتەوەن مامۆستا ئاماژەی پێ کرد ئەمانە لە هەناوی ئەمانەوە ملدایک بووە بۆ زانێتان کەواتە ئەوەی کە مەترسی دروست بکات لەسەرەوەی پێدەوترێ ئەم یاسا باڵانسی خێزانی تێگەیە باڵانسی ڕەگەزەکان تێگا لە ناو خێزانە بۆ زانیاریتان زۆربەی زۆری خێزانەکان پێ هاتوون لە دوو کەس بەشێکن ینی خێزان لەو کۆمەلگا وایە هەرکە خێزانێکی نوێ دروستە بێ لە هاوسەر دوو هاوسەر پێگێ کەواتەمە دوو کەسن ئەمجا دوای لەوانەیە گەورە بن لەوانەیە گەورە نەبن کەواتە تۆ بۆ نییە ئەم ئاسایشە تێک بی ئاسایشی خێزان تێک بی کەواتە لغمێکی خستە ناو کۆمەلگاکانەوە ئەوانی شەر تێکەی من باوەڕم وایە گەرم ئەم یاسا دەربچێ ئەوە زۆر زەڕورەستا بێڵین تەواوی پارێزەران کە لە هەرێمی کوردستانە بەسەر و 20,000ەوەن ئەوەی کە تۆمار کراوە سندیکای پارێزان بێر هەمویان بکەین بە دادوەر لەکوێش دایانمەزرێنین لە ئەو شوێنانە پێڵێن دادگاکانی تونوتیژی ئەنی هەر فریان ناکەون سکاڵەکان وەربگرن سکاڵەکان یەکلا بکەنەوە بۆی ئەمە ئەم جۆرە هاڵدەرێنیەکان بگرن بەڵێ ئەبێ بە کارەساتێکی گەورە کەواتە ئەمە بێ هەرخەیکی خێزانبی خاڵێکی ترەوەیە ئێمە پێش ئەوەی ئەم یاسایە لەدایک بێ کە ئێستا لە وڵاتێکی سعودیە ناوی سیستمێکە ئەوان لەوێ قانونیە ناوی ئەنزیمەیە نظامی مکافحەی ئیزا یعنی جۆرێک لە تونوتیژی و لە ئازاردان ئەوانش زۆرێک لەو نەمازیجانی تایە و نەمازیجانی کە مخالیفی شەرعەتی کە کراون لەو عورفی ئەم کۆمەڵگایانە ئێمە پێشەوە ئەم ڕاستێ زەڕوە بێڵێم پێویستمان بە یاسایەکە بۆ پاراستنی خێزان بەگشتی من باس ئەزانم یاسایەکمانێ ناوی یاسای باری کەسێتی ئەو باسی زەواج و تەلاقەکە کاکەمە خێزانێکمان هەیە لەوە گەورەترە هەموومانە چینەوە بۆ ناو خێزان زەلا ئینسانێک مرۆڤێک نییە تاکێک نییە لەم بوونەوەرە سەر بە خێزانێک نەبێ ئەگەر سەر بە خێزانێک نیت کەواتە تۆ نیت کەواتە تۆ قبول کراونی ئەمە لەو ڕوانەوە بوو کام یاسایە ئەو جۆرە ینی ئیشکالی گەورەی دروست کرد و دوای ئەوە کە بەڕاستی سوپاسی خواکەین کە ئەو هەڵایە ئەنجامی هەبوو و ئەوەشی پرسیاری کە کردەوە کێ لە پشتێمانەوە بوون خۆ بە دواداگەڕانی ناوێ یەکەم لیستی ناوەکانیان بڵاو بووە خۆ ناوە ناوی بەشەرن ینی قابلە کائینی فەزایی بن لە ئاسمانەوە هاتبوو نامویان بەشەر وابزانێکیان لە پەلەپەلیا دوو جاری ژمزای کردووە ئەم برادەرانە کە موئەنەس و موزەکەرن هاتوون هەنێکیان هەر نایانخوێنێتەوە هەنێکیان بۆ زانێر هەر خوێنەواریان نییە بڕیارێکیان جێبەجێ کردووە کە لەسەروی خۆیان باشە ینی هاتوون بە پەلەپەل فشارێک دروست کراوە بە قۆناغێکا و بەرپرسیارن لەو ئیمزایە ئەمەوە ڕاستیە بڵێم لە ڕاستیدا ئەو جێپەنجەی نووسینەکەوەکو تێکست وەکو ئەم درافتەی هاتووەتە یەکەم جار کە لەدایک بۆ چیرۆکەی مامۆستا باسی کرد دیارە ئەو ئەندامانەی کە بۆ پێشنیازە یاسا واژۆکەن ناوی هەنیش بڵاوەتەوە خۆشبەختانە ئەمە زۆر واضحەکە کێ لە پشتی یاخود جۆرێک لە جوڵاندن هەیە کە دەستکاریان پرسانە کا جۆرێک لە ناکۆکیی گەورە خاتە ناو کۆمەلگاوە لەم تەوقیتا کەم نەزانم بەڕاستیانەوێ بچنە ناو ژوورەکانی وەکێک نووسی بووی جوان بوو بچنە ناو ژوورەکانی نووسنی هەرێکێکمانەوە چونکە دەسەڵاتی سیاسی لە وڵاتەیەوێ هەموو شتێک بە تۆ لە خۆ پیشاندان نەگرێ ماڵ و کەسابەتی لێگرتووی نەوت و خۆراک و هەرزانی و ژینگەی لێ تێگاوی ئەوەی کە ماوەتەوە ئەم دوو ژوورەیە ئەم دوو ژوورە تۆ خان و خانەوادەکەت پێکەوە دانیشتون و قەناعەتان کردویانەوێ مەترسی لێرە دروستکەن بۆی ئەمە ڕاستێک بوو یەکێکی تر لەوانەکەم پرسەی وا تەقاندەوە بریتی بوو لە جیاکردنەوەی کەسایەتی ئافرەت بەجیا لەگەڵ خێزان ئەمە گرفتێکی گەورە بوو تۆ بێی ئێمە دەزانین بە دڵنیاییەوە کە ئافرەت لەو کۆمەلگای ئێمەوە مناڵیش چونکە زۆری پیاوان زۆرتر دەسەڵاتدارن و پارەیان بەدەستەوەی ئیمکانات و هێز و هەر من پێشم سەیرە لێرەوە بێڵێم ڕەنگە توجی بکەوێتەوە من پێم سەیرە لەم کۆمەلگایانە ڕێکخراوی پیاوانە و شتی وا هەبێت چونکە هەر خۆی بەگشتی شت زۆری بەدەست پیاوە ینی وا بۆ من چی بکەم خۆ من دام نەناوە ینی بەس زۆر پیاوە من بیستمەوە ئاماران ئەڵێن پیاوی شەیەکتون توشی بەرامبەر بکرا و زۆر بۆتە قوربانی و لیانی زۆر خواردووە من ئەمانە نازانم چۆن هاتووە بەڕاستی ناچێ بە عەقلیشما ینی بۆچی وا ڕوویاوە چونکە لەوەتەی هەیە پیاو بەم شێوە کارەکتەرێکی هین بووە ینی بەدەسەڵات بوو بەدەسەڵات بۆ لەو کۆمەلگا پیاو سالار وەکوڵی من ئەڵێم وانە بەگشتی بەڵام بەرحاڵ ینی بەو شێوە بۆی ئامان هاتن ئافرەتیان بەجیا وێنا کردووەوە ماوادەکانی ناو پرۆژە هەموارەکە بە تایبەت بەشی هەرە زۆری حەزەکەم زانین ئەم یاسایەکی ژنانەیە
ینی وێڕایەوەی کە پێشنیار کراوە یانەوەی بەڵێ کۆنەکە و تازەکەش یاسای ژمارە هەشتی ساڵی 2011 تەنها بنکەکانی تونوتیژی خێزانی لە زۆر شوێن ناوی بنکەکانی تونوتیژی دژ بە ئافرەتە باسی پیاویتیانە باسی ئافرەتیان تەنان باسی باپیر و داپیریتیانە کاکە بەشێکی خێزانەکان باپیر و دایپەریان لەگەڵیان ئەژین یعنی ئەو خۆ کەسی تر هاتوتە نەخۆشکی گەورانەیە لەگەڵیان ناژی ئەوانەی بە پێی قانونی مەدەنی مادە 39 لە قانونی ئەوەی پێ دەڵێن چاودێری ناکامەکان ئەوانش بە حکمی یاسا ئیلحاق کراون بە خێزانەوە کاکە بەشێکی زۆری خێزانەکان ئەوانشیان لەگەڵاژین ئەوانش تونوتیژی بەرامبەرەکرێن بەڕاستی ناتوانن جای بکەنەوە بۆیە هاتن ئافرەتیان جیا کردوتەوە وێناکردنی ئافرەت بەدەر لە خێزان و کردنی بە ئافرەت باڵانسەکە تێک بی شیرازەکە تێگەچێ کە شیرازەکە تێکش ئەوەیە لە کۆمەلگا بۆ ئێم باوەڕ مایەسە بۆ بەجێی گاڵتە پێکردنی خەڵک ئەو پاساوانی کە مەسەرەن ئەم پرۆژە یاساییان هێناوەتە گۆڕێ و خستویانتە بەردەم پەرلەمانی کوردستان بە تایبەتی ئەو جاکردنەوەی ئافرەت و پاساویەوەی کە توندوتیژی زۆر بەرامبەر بە ئافرەت ئەکرێ کوژرێ لێ دەدرێت چوزانم بە ماڵ دەرەکرێ ئەمانە پاساوی حەقیقینە و کۆمەلگەی ئێمن بۆ بوونی یاسایەکی لەو شەوەیە و ئایا و توندوتیژانە بنە بڕەکە ئەم یاسایە ئەگەر بەم شێوەی کە پێشنیار کراوە طبعاً بۆ زانیاری من حەزەکەمم دیێڕە بڵێم ئێمە ئەم پرسانەی توندوتیژی و پرسەکانی پەیوەندیدار بە ئافرەت پرسانێکی زۆر دوور و درێژن باوەڕ ناکەم لە چوارچەوەی چەند دقەیەک ئێمە کەسمان بتوانین ئەوەی بکەین ئەوەی کە زۆر گرنگە ئێمە دەتوانین وەکو وەڵێ وەستانێک خاڵ بخەینە سەرپیت لەسەر ئەم پرساویش ئەوەیە بەشێکی زۆریم تاوانن لە یاسای سزادانی عێراقی ساڵی ژمارە 111 ساڵی 1969 کە هیچ یەکێک لەم بەڕێزانی کە ئێستا سیرمانەکە یان بەشێکی زۆریان یا ئەوانشمان کە لەم سۆدە دانیشتون لە دایک نەبووینەوە کاتە یاساکە دەچێت یاسا ئەلەم یاسایە لە مادەی 480 باسی جۆرێک لە خۆکوشتن و ئیندیحار کراوە چ زەرورەت بە دووبارەکردنەوە بەشێک لەوانە بۆ نمونە من ئێستا بە خەڵکەڵێم بەوانش کە زەڕێک یاسا و قانون نەزانەوەی لەو کۆمەلگایانش بە تایبەت مامۆستایانی بەشودانی بە زۆر هەر عەقدەکە دانامەزرێ جیاکردنەوەی بە زۆر هەردا نامەزرێمە چۆن تۆ وێنایەکەی مەسەرەن لێکردنەوەی پارچەیەک لە لێدان زەڕ بووی موبەریح زەڕب بۆ زانیاری تەن حەزەکەم ئێستا بە ڕێزانیش بیزانن ئێمە ئەوەی لە شەرع خوای ڕەب العالەمین باسی کردووە تەواو ئەوەی کەلامی خوا لەسەر و هەموویەوەتی و هەموو قوانینەکان بەتاڵە غەیری کەلامی خوا خوای رب العالمین یەکێک لە وەسائلی تەئدیب باسی کردووە زەڕبی باس کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم حەزەکەمە ڕاستی بزان لە هەموو تەمەنیا لە یەک خێزانی نایەوە پرسی لێدان وەکو جۆرێک لە تاوانەوە کراوە لە یاسای سادان لە 412 لە یاسای سادانی عێراقی ئەمە تاوان لە 1969 مناڵ لێ بدرێژن لێ بدرێ ئیلی ئاخری بەڵام زبری بە ڕێزان حەزەکەمەم ڕاستی بزان هیچ کەس ناتوانێت هیچ داوایەکیش نەچۆتە دادگاکانی باری کەسێتی دادگاکانی تاوانەکان مناڵ سکاڵا لە باوکی بکا بڵێ لێ ناو ژنێک تاوان سکاڵا بکا بڵێ من جۆرێک لە زبریم بەرامبەر بکراوە ئەمە ڕاستیەکە ئەوەی تۆ جەناب شتێکە وتە کۆمەلگاکان پڕێتی لە کوشتن و بڕین و ژن کوشتن و ئالەم بابەتانە بۆ زانیاری من پێم سەیرە بەڕێزان خەڵکێکە بێ لە ڕەوتی تەشریع و کۆمەلگاکانی بەجوان بخوێنێتەوە کابراەک لەو شارۆچکەیەکی کوردستان دوو کچی خۆی لە سەعاتێکا کوشت دینی خوا 1 ملیار کەس لە دنیا موسڵمانە ئەو هەموو ئاینەمان هەیە ئەو هەموو قوانین نەشمانێ حسابی بۆ کەسیش نەکرد کەسیش نەیگرتەوە کابراایکی تر نەچوو ماڵ و ماڵی سووتان کەواتەم تونند جیژانە چۆتە لووتکە لە لووتکە کوشتن و دیاردەکانی ترەیە بۆیە ناکرێ ئێمە تەنها بێنین باوەڕمان وا بێ بە تایبەت هەندێک لە داکۆکی کارەکان یەکێک لەو قسانەیە وەج سەیرە و کۆڵە ئینسان حەقیقەتی لە کاتی ئەوە دەرەکەوێت داکۆکی کارەکانی ئەمە یاساکێن تۆ تەماشاکە یان بینین لە میدیا کۆمەڵی خەڵکن بەداخەوە یعنی من بوزن لە ناو خەڵکە ئەوانەی کە پیاڵێن هەندێک ڕێکخراوی ئافرەتانە و چی سبحان الله لە هەر خانەوادێک باسییان کەی ڕقان لیانە هەندێکیان هەر خێزانیان نییە تا بزانن حاڵ و باڵی خێزان هەر زۆر بەداخەوە داکۆکی کارەکانی ژهاڵێ یعنی ئەوەی کە دیفاعی لێکا خراپترە لە پرۆژەکە زۆر کارەسەتەوەین کە دیفاعی لەکەن سبحان الله زۆر ناشرینن یعنی لێ ئەو کۆمەلگایە من نازانم چۆن ئەمان هەڵتۆقیون بەداخەوە بەڵێ زۆر سپاس بەدریا خان ئەکرێ هەندێک ڕوونکردنەوەمان یان سەرنج بخەنە سەر هەندێک مادە و بەرگێک لەمە هەسەیە هاتوو لەم با بڵین پرۆژە یاسەیە هاتوو لە یاسای پێشوانە بوو شتێکی با بڵین تازەیە بەڵام بۆتە جێی گلەیی و ڕخنە و سەرنجی ئێوە بە تایبەت بەشێک لەو بڕگانەی کە خراە ڕۆخەڵک تێبینی لەسەری هەبوو پێچێ
چۆنەڵی چاوگوێ لەگەڵ ئەو یاسا کۆنەدا نەکرابێتەوە یاخود نەیزانی بێ دەرکی پێ نەکردبێ ئەلحەمدوللا ڕێی نەکەوت بێتە دادگاکان بۆیە نەیزانی بێت کە بەشێک معلومی جەنابی مامۆستا لە یاسا کۆنەکەدا هەندێک لە بڕگە و بابەتەکان هەن وەکو زۆر بەشودان زۆر تەلاقدان وەکو بۆ نمونە ئەو بابەتی خاڵی شەشەکە من بەڕاستی جێگەی ئەوەیە کە ناتوانانی زۆر تیشک بخەیتە سەریا دوورخستنەوەی هاوسەر یا لێدانیا بەکەم سیرکردن و کەم تێڕوانین ئەوانە هەبوون لە یاسا کۆنەکەدا بەزیتر ئەوەیە پێچێ زۆرێک لە خەڵک چاوگوێ لەگەڵ یاساکە نەکرابێت یا وشیارێکی نەبوو بێ بەزمێت تشک بخەمە سەر ئەوەی کە جەنابەت پرسیارێکە ئاراسی جەنابی مامۆستا دانا کرد لە ئەنجامی زۆری تونند و تیژی پرۆژە یاسایە لەدایک بووە من ئەواڵم بەداخەوە ئێمە کە لە لیژنەی کاروباری ئافرەتانین زیاد لە 5,000 کەس بە پێی بەدووادا چوونەکانمان ئەمری گرتنی هەیە و داڵدەدراوە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتەوە کە بکوژی ئافرەتانن کە قاتیلن کە تاوانبارن کە بەڕاستی جەریمان کردووە بەڵام ناگیرێن ئێوە بێبێن جارێ ئیجراعاتکەن ئەو یاسایانەی کە پێویستە لەسەریان ئەو کەسێک کە بکەری تاوانێک کە سزاکەی لەسەر جێبەجێ وانە تاوانی گەورە هەیە والله بە پێی بەدووادا چوونی من هەیە 4 ئەمری ئەعدامی هەیە 14 ئەمری ئەدامی هەیە 14 قەتڵی کردووە باشە جا تۆرە ئەم عادلەیە ڕێبکەرەوە سەبارەت بە مەترسیەکانی بۆ نمونە گەربین سەیری پێناسەکە بکەین و مامۆستا دانا زۆر جوان شیکاری بۆ بابەتی ناونیشان و ئەو پەرابێز خستنی ئافرەت و زەقکردنەوەی ئافرەت و جیاکاری ئافرەت و هێنانە دەروی ئافرەت لە ماڵ و خێزان و تا دوایی جەنابی شارەی پێدا مناوەوە بچمەوە سەری سەبارەت بە مادەی 2 کە حەڤە خاڵی هێناوە لە یاسا کۆنەکەدا گەر هەڵەن دەبن 13 خاڵەوە بزانم بە تونند و تیژی و تاوان ئەژماری کردووە کە زۆرێک لەو تاوانانە وکو جەنابی مامۆستای شاری پێدا لە یاسای سزادانی عێراقیە هەیە و زۆرێک بە سزا بە تونند و تیژی ئەژمار ناکرێ ئەم لێرەدا لە پێشان 19 بوو دوای زۆر جەختمان کردەوە کردیان بە حەڤە بەداخەوە تێبینی لەسەر ئەو خاڵانە زۆر بوو یەکێکی تر لەو مەترسیانە کە باز لە دوورخستنەوەی هاوسەرەکە ئێمە زۆر جەختمان کردەوە کە خاڵێک لێرەدا جێگەی بکرێتەوە لەم پرۆژە یاسادا بابەتی لیژنەی ئاشتەوایی کە لە یاسا کۆنەکەدا هەبوو زۆرێک لە ڕێکخراوەکان لە ئەو ڕکشۆپە 100 کەسیەدا هەمووی جەختی لەسەر ئەوە کردەوە نابێ لیژنەی ئاشتەوایی بمێنێ نابێ سڵح بمێنێ نابێ مەلا بینی ژن و مێردەکان ڕێک بخاتەوە هەموو سەرنجامی سڵحەکانە کە بۆ نمونە بابەتەکی سەری کێشاوە بۆ زۆربوونی تاوان و کوشتن و هەتا دوایی بەڵام من لێرەوە ئاڵێم بەڕاستی ئەو ڕۆڵەی کە مامۆستایانی ئاینی بینی ویانە و کە دەبێ بەردەوام بیبینن بۆ پاراستنی شیرازی خێزان بۆ ئاشتەوایی خێزان بۆ گێڕانەوەی چۆنەڵەی محەبەت و خۆشەویستی بۆ تاکەکانی خێزان و لە دەوری یەکتر کۆکردنەوە هیچ کەسێک ئەو ڕۆڵەی نەبینەوە چۆنە بێ لێرەدا زانایانی ئاینی تۆماتبار ئەمە هێڵی سوورە دەست بە ئەو بابەتە بەری لیژنەی ئاشتەوایی جەنابی مامۆستا بۆ خۆی لە دادگاکانی شیکر و ئەزانێ ئەم لیژنەیە پێگاتووە بۆ هەم لە زانای ئاینی هەم لە توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتی کەسانی یاساناسووە چالاکوان و ئەوانەی ڕێکخراوە مەدەنیەکانیش زۆر جار بەشدارە بن لەو لیژنەی ئاشتەوایی زۆرێک بە من بە دوواداچوونم کرد زۆرێک لە دادوەرەکان و زۆرێک لە پارێزەرەکان ئەڵێن ڕۆڵی زۆر کاران بینیوە کە زۆر خێزانیان گاندێتەوە بەیەک ئەمان جەختیانە کرد نابێ ئەم خاڵە بمێنێ کەواتە ئەوان ئەیانەوێ کەواتە هەموو حاڵەتێک گەگەێنە بنبەست و هەمووی تاو کە ژن و مێرد نیزاعێکی جزئی دروست بۆ ئەیگەێنە تەلاق مامۆستا قسەیەکی جوانی کرد لە کاتی چۆنڵێ مناقەشەیەم بابەتەیە وتی ئێمە لێرەدا کاتووە لە هاوسەر دوور ئەخاتەوە لە ماڵ هەر یەکسەری گەێنێتە حدودی تەلاق يعني بە هیچ فلترێکا ناڕوە نە لیژنەی ئاشتەوایی نەمەجال پێدان هەر یەکسەر سکاڵای تۆمار کرد لە دادگا ئەم هاوسەرە دوورە خاتەوە و چۆنەڵی تەفرەقە دروست دەکا و مناڵەکان مەحرومەکە لە بینینی باوکوی تر کێشەکە لە ڕووی کۆمەڵاتی وەکو وتمان مامۆستا ئەم بابەتە کە وتمان کە ڕەهەندی یاسایی و کۆمەڵایەتی و شەرعی هەیە پێچێ ژینگە و بیئەکەی ئێمە ئەوە تەقبول نەکا تەحمل نەکا کە بەڕاستی بەو شێوەیە وێنای باوکێک ڕئیس عەشیرەتێک وەلی ئەمرێک سەرگەورەی خێزانێک بکرێ کە ئەمە هەموو کاتێک محاولەکە نانی پیرۆزی ئیسلام پارێزگاری لە یەک تاک بە تاک عنی مرۆڤ لای خۆی گەورە چەند پیرۆزە و تاک بە تاک بۆ بە قسووس تر ئافرەت چەند پارێزگاری لێ کردووە بەڵام ئەم هێناوێتی کە هاوسەر دوورە خاتەوە بۆی کێشەکە گەورەتر بێ و قوڵتر بێتەوە بیگەێنە تا حدودی جیابوونەوە یەکێکی تر لەو مەترسیانە
مادەی چواری ئەم پرۆژه یاسایە کە حەوت خاڵی لە خۆگرتووە کە باز لە هەواڵدەریەکە بۆ نمونە خاڵی دووەم هەتاوەکو پێنجەمی هەر زۆر مەترسیدارە لەسەر بابەتی هەواڵدەری کەوتە ئەوە ڕایگشتی هەمووی قسەی لەسەرەکەوەکو جەنابی مامۆستا باسی هەندێک خصوصیاتی بینی ژن و مێرد و خێزانەکانە کرێ بەداخەوە ئەم لێوەرە ئەو خصوصیاتەش نەمێنێ ئەمە لە خۆی دایمە هەر پێشنیارمان کرد هەر حەوت خاڵەکەی مادەی چوار هەر لا ببرە و ڕەت بکرێتەوە مەژێک بوو لە مەترسیدارترین خاڵ یەکێکی تر لەوانە کە بۆ نمونە باز لە کارکردنەکە یەکێک لەوانە کە بە توند و تیژی ئەژمارەکرێ گەرمێن مناڵەکەم لە کارێک بێکارێکی نەشیا و ئیتر حرام ها کەسابەتێکەکە لە هەر شوێنێکە باسی وەزیفی ناکە لە یاسا کۆنەکەدا باسی کاری وەزیفیەکە لێرە داڵێ دوورخستنەوەی لە کار و خوێندن ئەمە بە توند و تیژی ئەژمارەکرێ ئێمە هیچ کاتێک لەگەڵەوە دانی مناڵ مەحروم بکرێ لە خوێندن ئێمە بەردەوام هەوڵی چارەسەرکردنی و کێشانەکێکە مناڵێک ینی خوێندنی لێ قەدەغە کرابێ و کاری پێسپێدابێ کاری پێ بکرابێ پێش ئەوەی کە یاسا ڕێگەی پێداوە تەمەنی ڕۆژن و 15 ساڵ و هەتا دوای کە لە یاساکان معلومی جەنابی مامۆستایە ڕێک خراوە هاتووە لێرەدا ئەوەی کرۆ بە توندی تیژی ئەگەر من کچەکەم لە شوێنێکی نامۆ نەخوازراو یا لە کارێکی نەخوازراو یا حرام کەسابەت کە یا داهاتەکەی حرام بە یا کوڕەکەم بۆ نمونە جگەرە بفرۆشتێ یان لە نێرگەلەیەک لە گەلەخانەیەکیشکایە بۆ نمونە لە گازینۆیەک شوێنێکی ئەوانە یا لە من لە ژینگەی خۆم تەحەفوزی پێوەکەم کچەکەم بە کەڵک نادوانزە شەو لە شوێنە کارکە مافی ئەوەم نییە من پێی بڵێم نابێتەوە بڕۆی بۆ فڵان شوێنەمە لەگەڵ ژینگەی من لەگەڵ بیئەی من لەگەڵ خێزانەکەی من ناگونجێ مافی ئەوەم نەبێ بێم لەم کارە کچەکەم یا کوڕەکەم سەحب بکەمەوە ئەمەش لێرەدا بە توند و تیژی ئەژمار کراوە کۆمەڵێک بڕگە و بابەتی تری زۆر مەترسیدار هەن لە ناو پرۆژە یاساکەدا کە ئامان جیانە خێزان لێک بترازێن و خێزان هەڵبۆشێنەوە کە بەڕاستی ئێمە زۆر پێچەوانەی ئاداب و نەریتی کولتوری کوردەواریەکە سپاس بۆ خوا تا ئێستا ئێمە شانازی بە خێزانەکانمانەوەکەین بە ئەندامانی خێزانەکانمانەوەکەین وە بە ژینگەی هەرێمەکەشمانەوەکەین کە سپاس بۆ خوا ئەو ڕۆڵی کە زانایانی ئاینی بینیویانە مزگەوتەکانمان خاڵی نین جاری وایەتی تا هەر لە شەرقی قەوسەدا لە هەندێک وڵاتانی دراوسێ گەنجەکانی گێڕن ڕۆژێگەڵ مامۆستا هەندێک بابەتمان باسکردمان گریانمان دێ بۆ هەندێک مزگەوت کە دەبینی بە پەنجەی دەست گەنج ئەبژێرە کە لە مزگەوتەکان بەشداری ڕۆژی نوێژی هەینی بکە بەڵام لە مزگەوتەکانی مەسپاس بۆخوا وشیاریەکەیە بۆ ناو گەنجەکان کە مزگەوتەکانمان پڕن لە بەرامبەریشدا زۆرێک لە گەنجەکانمان سەریان کێشاوە بۆ تاوان مدمین بوون بە موادی هۆشبەر تووشی تاوان بوون و عنی بەرباد بوون بۆ یەکەواتە ئێمە لێرەدا ئەم مەترسیانێک کە لێرەدا دەستمان بۆ برد لێرەوە سەرڕڵدا کە ئەیانەوێ هەم خێزان هەڵبۆشێن هەم داکەکانی خێزان هەم ئەو لێ شاوە خراپەی کە ئێستا بە پێ بەدواداچوونەکانمان لە هەر سێ پارێزگاکە کە لە ئاسایشی گشتی هەولێر و سلێمانی و دووهۆک بەدواداچوونمان کردووە ڕێژەی سەدی دابنەی لە 185 ئەو ئانەی کە دەستگیر کراون بەکارهێنی موادی هۆشبەرن کەمە مەترسێکی گەورە ڕۆی لە هەرێمی کوردستان کرەوە کە وردە هەرێک ئەو جارە و بۆ نمونە بەناوبانگێک بە بەرگێک بە جۆرێک لە زۆرەکان تاوان سەر هەڵەدا ڕۆژێک ئەو وێنایەکی تر ئێستا ئەو ناوبانگەی کە ئێستا بەڕاستی لە شەقامە بەداخەوە بازەکرێ بابەتی هاوڕەگەزبازی و هەندێک تاوانی تر کە تووشی انحرافاتی ئەخلاقی و شتۆنە خەریکە وای لێ دێ ئەگوازرێتەوە بۆ تاکەکانی خزان بەڵام سوپاس بۆخوا هێشتا نەگەیشتۆتە حاڵەتی مەترسیدار سوپاسی خوا دەکەین کە خێزانەکانمان تۆکمەن و پارێزراون ئەویش بەڕاستی ڕۆڵی زۆری ئەلحەمدولیلا هەم لایەنە ئیسلامیەکان هەم زانانیینی هەم ئەو خێزان ڕەسەنانەی کە پێچێ باگراوەندێکی ئیسلامیشیانە بێ ئەوێ پارێزگاری لە ئەخلاقیاتی خۆی و خێزانەکەی و تاک بە تاکی کۆمەڵگا زۆر سپاس کاک دانا بەدری خەناماشی بۆ کرد کە لە مادەیەکە نازانم چواردە خاڵ بە تاوان ئەژمار کراون یعنی ڕیزبەندکردنی ئەم خاڵانە و ئەژمارکردنیان بە تاوان ڕووی یاساییەوە یان لە ڕووی عرف کۆمەڵایەتی و ئاینیەوە عەدالەتێکیان تایە ئەوە ڕیزبەند کراون ئەمانە ئەچێ بە تاوان ئەژمار بکرێ و لێ پرسیینەوە سزای جددیان هەبێ نازانم لە چەندەوە بۆ چەند ساڵ ئەوان ئەوەی پرۆژەکە حەڤەیە ئەوەی کۆنەکە سیانزێ حەڤە خەڵ هەرچەند ینی ئەو خەڵانی بە تێکراکە لە هەموارەکە ئاماژیان پێکراوە یەک دووەم پرسیاریشم ئەوەیە با بڵێن وەسیلەیە کە ئەم تاوانە ناگاتە لایەنی پەیوەندیدار و لێ پرسیینەوە لەگەڵ بکەرەکەی ئەنجامدا ناوی هەواڵدەری نهێنی هاتووە ئەم چەمکە چییە ئەکرێت هەندێک بۆمان ڕوو بکەیتەوە لە لایەن یاسایەوە یاساییە ینی ئەمە لە ناو خێزانێکە
هەواڵدەری نهێنی هەبێیان لە دەرەوە کەسێک هەبێ بۆن تەدەخلی ژیانی خێزانێ بکە و تاوانەکە بگەێنێ بەلایانی پەیوەندیدار ئەمانە چۆنن ینی بەڵێ ڕاستیەکە ئەوشەوەی ئێمە لە ناو ڕوتی یاساکان کۆمەڵی یاسامان هەند هەر بەگشتی فەلسفەی دانانی یاسا بۆ ڕێخستنی پەیوەندەکانی نێوان خەڵکە بۆش پێوترێ نێوانی خەڵک و حکوومات لەنێوان خوانە و یاسای دەولی و قانون دەولی خاص و عام و هەموو خەڵک بەشێکی زانێ ئەوەی کە گرنگە بەشێک لە یاساکان بە شێوەیەکی جوزئی کەم تایبەتن بە ڕێخستنی تاوان و سزادانەوە ئەم یاسا ڕەهەندێکی سزایی هەیە یعنی یاسا سزاییەکان زیاترەکە واتە چێتە چوارچەوەی دادگایەکەوە کە سزای کەسەکانەدایە ئەواتە ئەو جۆرە دادگایە کە خەڵگە سڵەمێتەوە لە بردمیان بۆ دادگایانێ ترسێ یعنی جا بەشایەتیش بچی هەر مەترسیە جاواگەر تۆمەتبار بیسکاڵا لێکرابێیان بەبێ ڕەزامەندی ینی ئەوە زۆر ڕەنگە بکەویتە بەرپرسیارەتیەوە ئەو دروستکردنی بەرپرسیارەتانە هەمیشە دادگاکان یاخود قوانینەکان کەمن ئەم یاساچێ ئەم پرسەر ڕیزەکە زیاتریەکە بە تایبەت دوای ئەوەی کازانین ڕاستەشە بۆی تونند و تیژی هەیە لە هەموو قۆناغەکان بەڵام ئەم زیاتر والیەکە ئەوەی کە گرنگە لەم یاسا تۆ دوای ئەوەی لە سەرتاوە پێناسەی چەمکی تونند و تیژیەکەی بڵێن باسی یاسا کۆنەکات وەکو دیاردەیەکی تاوانکاری ئێمە مەبدەیەکمان هەیە لە پرسەکانی ئەوەی پێدەوترێ یاساکانی تاوان یاسا جیناییەکان پێڵێن هەر مەبدەیەکی دەستوریشە پێڵێن لا جەریمەتە ولا عقوبەتە ئیلا بنەص شتێک دەقێک پرسێک بە تاواندا نانرێ ئەگەر بە سزا نادرێ ئەگەر بە تاواندا نەدرێ بۆ نمە ژمارێک لەوانە ئێستا ئێمە وەکو وەر بۆ ئاسانی بۆ نزیکەینەوە لە مێشکی بینەرانی بەڕێز ئێمە وەکو موسڵمان لەلای ئێمە درۆ حرامە وەگەر زۆر بێەوە ڕەنگە نزیک بێتەوە لە کەبایش یعنی زۆر مەترسیەوە کەچی لە قانوناوانێ قانون سزادانە هیچ شتێکمان نییە بە قەدەق ئەگەر سەر بکێشێ بۆ احتیال و فێڵکردن ئەوە بێبە غیبەت مەسەلەن بەڵێ غیبە لە قانوناوانێ لە شەرع لای ئێمە بخوای ڕەب العالەمین حرامی کردو بە تاوانی کەبیرەی داناوە کەواتە بۆ زانیاری ئێمە وەکو موسڵمان پابەندین بەو پرەنسیپانە ئەم قوانینانە شەیە بۆ خۆتە زانی وەکو قوانینی وەزعی پێویستە دوای چەمکی تونند و تیژی کە تۆ پێڵێ ئەمە ئەوەی هەبێ بڵێ کامن سووەڕەکانی وێنەکانی ئەم تونند و تیژە چین 1 و 2 3 و 4 من باسی ڕوتی یاسایی یەکەم باسی ئەو ناکەم ڕاستن ئەم پرسانە بۆی هێما نەکرێ من بە خێرایی بۆتانە خوێنمەوە ئەوانەی کە لە یاسای ژمارە 8 ساڵی 2011 لەو کاتەوە تاوانە بۆ هەنێک کەس بە تایبەت بیستم لە هەندێک بین بەرەو باسیەکەن وای ئەو خەتەر ئەو چی وانە ئەم پرسە لە 11ەوە تاوانە بەڵام ئێستا بۆیان زیاد کرا بڵێ سامە ژمارەکان زیاد کراوە هەندێک تاوان لەوانە هاوسەرگیری بە زۆر هاوسەرگیری ژن بە ژن مناڵ بە شودان لە جیاتی خوێن لێک جوداکردنەوە بۆ زانیاریەوەی ئاماژەمان پێدراوە بزان لەسەرتاوە جا هەر لە شەرع لە قانونی وەزعیشە بە شودانی زۆر هەردا نامەزرێ هەنی گرێبەستەکە دام نامەزرێ گرێبەستێ بۆ لێکجاکردنەوە هەر لێکجا نابنەوە طبعا بە لێردا بە حسابی بۆ کراوە یەکتر لەوانە بە شودانی بە زۆر ئەمە زیاتر تابعی ژنانەی وەرگرتووە بۆ زانیاری لە قانونی ئەحوالی شەخسیە لە مادەی 9 باسی ژن و پیاویش کراوە یعنی هەردوو ڕەگەزەکە باس کراوە تۆ زۆر بکەی لە کچەکە بێی بەشو یا زۆر بکەیت لە کوڕەکە و فڵان کەس بێنێ هەردووکی ئیکراها هەردووکی تاوانە بەس لێردا زیاتر فۆکەسەکە لەسەر کەسایەتی ئافرەتە مەسەلەن کە ئەیبینی بڕینی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و پێڵێن سیلەی ڕەحم مێرد بە زۆر ژنی خۆی ناچاری بەدرەوشتی و کاری داوێن پێچی بکایەکی لەوانە خەتەنەکەیکی لەوان ناچارکردنی تاکانی خێزان بۆ جێشتنی فەرمانبەرەتی بەنان ڕزایەتی یەکتر لەوان ناچارکردنی منداڵ بۆ کارکردن و سوالکردن یەکی لەوانە خۆکوشتن لە باربردن لێدانی تاکەکان سوکایەتی پێکردن ئەم سیانزەیە و کوتاوان ئەوە کراوە ئێستا بوون بەچەند لە ئێستا ئەمان طبعا بۆ بەخێرەیە طبعا عقلی نەکان و شەریعی ئێمە بەداخەوە لە باتی بێ جوان پرسەکان بخوێنێتەوە ئەچێ شتەکان زیاگە ئەوە زانێتەوە گەل لە ڕووی ڕەقەمیەوە درێژدادرێ کرد باشە کردووە بۆ نمونەیەکێک لەوانە ئەگەرێکێک سوکایەتی پێ بکرێ بە ڕێی جنێ و پێدان بەڕێی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە کە دروست جا خۆی یاسای خراپەکارێنانی مۆبایل و تۆڕەکانی پەیوەندیکردن ئەوە لە مێژە هەیە ئەمەکو دەرمانی دکتۆرەکەی لێ هاتووە مەسەن نەخۆشەکە وتوبی بە دکتۆرەکە ناکرێت تۆزێ دەرمانی زیادەمان بۆ بنووسی وازانێ هەر زیادە شتێکی زۆر ڕاستە زۆر ڕاستە زۆر ڕاستە یعنی ئەم پرسەی کاڵەیە ها زیادەکت و کە نوقسان یعنی ئەمە زۆر ڕاستە ئەم زیادکردانە بە ئاقارێکانە بۆ خزمەتی بابەتی هەواڵدەری نهێنی پرسی طبعا هەواڵدەر واتە مخبیر جا لە پرسی جاسوسیکردن ئێمە لە شەرع پێڵەن جاسوسیکردن قسە هێنان و بردن و پرسێکی وە پرسێکمانی لە قانونە تەنزیم کراوە پێڵەن هەواڵدەر
بەڵێ ئەمە بۆ فقط تۆماریشی هەیە لەوێ شتێک نووسراوە ڕەنگە هەندێک خەڵک بەلایەن زۆر سەیرە هەیە لە دادگاکان بەڵام ئەم بۆ تاوانە گەورە تەنها بۆ تاوانە جینایەت بەڵێ تاوانە گەورەکان تۆمارێکی نهێنی هەیە لە تاوانی دادگای تاوانەکانی هەرێمی کوردستان لە زۆربەی ئیسینافەکانی کوردستان هەیە کە کەسێک هەواڵدەریەدا لە پرسێ گوتەکانیشی وەرەگیرێ ناویشی ئاشکرا ناکرێ ئەشی ئەم هەواڵدەرێن هێنی بگوێزرێتەوە ناوی یاسایەکی ئاوای خێزانی بە هیچ شێوەیە کۆپیکردنیان پرسەهێنانی بۆ ناو خێزانیا هێنانی بۆ دەرەوەی خێزان واتە تۆ خێزان خستۆتە ئەوەی پێی دەوترێ جا بۆ زانیاری نەگبەتەکە لەوایە پێویستە پرسەکانی داهات و نەوتوشتی وا شەفاف بێ سایانەوێ پرسەکانی ژووری نووسن شەفاف بێ باشە بە یەکجاری بێحرمەتیەکی گەورە ینی فشارێکی گەورە بخەنە سەرەوە تۆ هیچ شتێک بۆ ئەو کۆمەڵگانیە بۆیە ئەگەرم یاسا بەم شێوەیە بڕوا باوەڕما لە ئایندا پێویست ناکە خان و دیواروشتی ببێ هەر بە شوشەیەکی شەفاف تەغلیف بکرێ بۆی تۆ بە هەموو ڕۆژێک هەموو سەعاتێکە بۆ هەموو دراوسەکانە ئیشەکانە ڕوون بێ بۆی بێ بەجێ کارەسات ئێمە بۆ زانیاریتان بۆ کارەساتە حاڵەتێکی ئێمە کەواتە لە بەردەم کۆمەلگاکە خۆمان بەدەستی خۆمان چۆ سەری کۆمەلگای عێراقی بکە پڕێتی لە تون و دژی کۆمەلگای ڕۆژهەڵاتی خۆی بەو شێوەتیایەتی من یەک قسە یەکێکم بینیەوە زۆر جوان بووە ژەوەیە دوای طبعاً لەمە پرسی دوورخستنەوە دروستە بێ دوای هەواڵدەریەکە چونکە هەواڵدەری لە ڕووی تەسەلسول و پێشترە سکاڵایەکە جوڵێنرێ پێش ئەوەی یەکلا بکرێتەوە لە قۆناغی یەکەمەوە دادگا تۆ کاتە دەرەوەکو باوک خانوویەکە هەموو تەمەنە سرف کردو تا ئەم دوو ژرۆ پێکەوە ناوە ئێستا تۆ کەنە دەرەوە بۆ زانیاری ئەمە بە عەمەلی بڕیاری تەلاقی بێڵێن هەر بە عەمەلی بڕیارەکە دەرچووە ئەمجا دوای خوێندنەوەکەی ماوە یەکسەر تۆ کەن دەرەوە مامۆستایەک زۆر جوان باسی کردوتی مناڵەکەم لە وڵاتێکی ڕۆژئاوایی قوتابی بووە ڕۆژێ مامۆستاکەی خۆیان لێی پرسیون و توێتی منداڵەکان چێ دایک و باوکی لەگەڵ یاژی دەست بەرزکاتەوە وتی لە کۆی پۆلەکە زیاد لە 20 کەس بووین وتی 4 قوتابی دەستیان بەرز کردەوە وتیان مامۆستا ئێمە لەگەڵ خێزانی خۆمان بۆ شتی وایە لەگەڵ خێزانی خۆتانەژی تۆڵای ئێمە لە مێژە واوێران بووین باوەڕم وایە ئەم یاسایە بەم شێوەیە مەترسیەکەی بەو دروستە بێ لەسەر تاکی خێزان لەسەر مناڵی ئێستا کە هەتا گەورەشە بێ بێ دایک و باوک کە دەستی بەسەریەوە بێ و ئاگای لێبێ جا لەو قۆناغا بەجێهێشتنی و تەنها زۆر جێی پێکەنینە هەڵێ باوکەکە کە دوور خرایەوە پێڵەن فەرمانی ئیستیبعات دوورخستنەوە ئەبێ لەو قۆناغا ئەگەر چەند ساڵیشی خایان باوکەکە هەر نەفەقە و مەسەرفی ماڵەکە بکێشێ واتە تۆ بێ هەفتانە ئێوارەی پێنجشەممان بەی لە دەرگاکە بە شێوەیەکی جوان پارەکان لە دووڕەقەموشتی شتیانە بێ تەسلیمی بکەی بۆ سەرفکردنی ئەمە هەر جۆر جێی گاڵتەجاڕیە بەڕاستی واتە تۆ خێزان وێ ڕای ئەوەی مەترسی لەسەری دروست کردووە هاتووی سوکاتی بە ئینسانەکەی باوڕم وایە لێرە حەقا ئەم قسەیە بڵێم پیاوبوون بەهۆی ئەم کارەساتەوە لە جێمەهینە لە قەیدانە ئەستاس من برادێک ئاوا گفتو گۆمان ببێنێەوە هەموو خەڵکی کە لە ماوەیە قسەی لەسەرم یاسە و پرۆژە یاسایە کردووە لەگەڵ برایەکە قسەمانە کرد دوو بابەتی زۆر سادە بەڵام گرنگی باس کرد یەکەم ئایندەی ئامۆژگاری و نەسیحەت و ڕێنوێنی خێزانی چی لێدێ لە پەنای ئەم جۆرە یاسانەیە کە تۆ نەتوانی دوو قسەی بابەتی لەگەڵ مناڵەکانت کوڕەکەت کچەکەت بکەی هەواڵدەرێکی نهێنی بێ بڵێ وڵا دەنگی بەرز کردوتەوە و سبێنێ پێشەوەی بچی پۆلیس بێ بە شوێن تاو ببن بۆ مەحکەمە مەسەلە بەڕاستی ینی هیچ بەهایەکی ئەمێنێ ئامۆژگاری یان بێتە شتێکی مەترسیدار ینی تۆ ئەو ڕاستێ بۆ ناڵێڵی باشەوە تۆ لە چوارچەوەی خێزانە ئامۆژگاری و ڕاستکردنەوە نەکەی باشە ئەی خۆ لە کۆمەلگایەمە ئێستا بەرەو جۆرێک لە محایدی چوێنی کەس حەقی نییە بەسەر کەسەوە کاکە یعنی هەواڵدەری چی و نهێنی چی و سکاڵا تۆمارکردنی چی سەدان کەیسەیە لە دەرگاکانی کوردستانە یەکلا نابێتەوە بەهۆی نەبوونی شایەتەوە هەر شاید کەس خۆی نادات ئەوش پرسێکی گرنگە چۆن تۆ ئێستا خۆدەی لە پرسێ من و تۆ ئێستا ئیشمان نییە و نەبێ ئیش و بێسەرێشین دراوسەیەکمان نازام چیەکەن ئەچین سکاڵا جوڵێن بە باوڕم وایە ئەم شتەوە وایە چۆن ئەلیفی ئیطلاقی لە شعراڵن بلی ضرورە شعریە ئەمە بۆز بۆ درێژکردنەوە و پڕکردنەوە نووسیوانە بە هیچ شێوەیە قابلی جێبەجێکردن نییە و من باوڕم وایە یاسایە بە خەتێکی وەهمی لێ نووسراوە ئەوە من و تۆ من مردوویەوە زین و لە خەتێکی وەهمی لەم یاسا نووسراوە ئەم یاسا بۆ جێبەجێکردن نییە نەخێر وەکو یاسای جگەرە کێژان وەکو یاسای نێرگەلە کێژان وەکو یاسای مەشروباتی ڕۆحی لە 1970 هەیە بۆ زانایەتان باشە هونەر چیە لە دەرچواندن و چودان و خستە بەردەمی پەرلەمان هونەر چیانی بۆ ڕازیکردنی دڵی خەڵکانێک کە هەر بەناو کە پرۆژە یاسای چیاوا هەیە
ئەم ڕەوتە جیهانی هەیە لە پشتێوەیەتی بۆ زانێ ئاماژەتان پێدا خۆتان زانکێن ئەمە ڕەوتێکی بەشێکی تریشی ئەوەیە کە هەنێ خەڵکمانەیە ڕێز و حرمەتم کەسایەتەکەی لەم واقعا دەرەکەوێ باوەڕما باشی شاندێک جار بۆی کەسایەتەکەی دەرکەوێ ڕاستەقینەی بۆ خەڵک بەیان بێ خەڵک ێستا جاران بیرێ کردەوەی و نەخێر پێویستمان بە چییە هەنێ مینبەر و هەنێ قسەی تا بکرێەوە کاریگەری یاسایی خراپ یاخود بڵێن ئەوەی تۆڕەکانی کۆمەڵایەتی و چاودێریکردن خراپ ئەوکان خەریب و دەرچێ بۆ زانیاری ئەو یاسای میدیا ئەلکترۆنی یاسای میدیا ئەلکترۆنی ئەوان دەر بە پەلەپەل خەڵکێک هەڵایەکی لەسەر دروست کردوتی کاکەگەیان ئێمە لاپەڕێکی فری بەلاشمان بەدەستەوەی لە تۆڕە کۆمەڵاتەکە ئەمەشمان لێ قەدەغاکەن کەواتە بۆ زانیاری ئازادیەکان ئەو کۆمەلگانە حەزەکەمە ڕاستێ بزانن کە قانونیان کەمە ئازادیەکانیان باشترە دوو وڵاتمان هەیە زۆر لە ڕووی ستمی سیاسی ئەو ڕێک و تەواوەتێکیان بەریتانیا هەموو خەڵک حەزەکە لەسەر پاسپۆرتەکەی ویزەی وڵاتەیە بێ من باسی وڵاتە ناکەم و سەردانیشم نەکرد و ناشمەوێ بەڵام بۆ زانیاری دەستوری نووسراوێن نییە هەر وڵاتە یاسای زۆر بوو مانایەوەی ئازادیەکانی ژیانی چاکە نیشانەیە وڵاتە پڕێتی لەوە چۆن تۆ بۆ هەموو شتێک یاسا دەرەکەی ئێستا خەڵک گاڵتە بم پرسانەکە خەڵک باوەڕی وایە بۆ ڕێخستنی نێوان دوو هاوسەری بەتەمەن کە خۆیان ڕازین و بەیەکەوە و کۆشە بەدرێخان وتی تۆ بۆ جینایەتە گەورەکان لێ پرسیرەوە ناکەی بکوژەکان داڵدا دەی گەندەڵەکانە پارێزی دەی بۆ کۆکە یاسایەکدانی چودان بۆ پژمە یاسایەکدان بەدڵنیایی تۆ تەماشا بکە ئێستا و چیرۆکانەی کە بکوژن و کوژراون کوژراوە حەق لێ نیەوە خۆی کوژراوە بکوژەکان کێن بەشی زۆری چەک و هێزیان پێ لەکوێ ناوێنە ئەمانە لەکوێ ناوێن هەر هەمیانە و کۆمەلگانە کە پاڵێکی داوە بەم دەسەڵاتان بەدرێخان لە کۆتاییە من دەرفەتم ماوە بە جەنابەتی بدەم کە بڵێم چۆن نەتوانین ئەم جۆرە پرۆژە یاسایانە کە خەتەر و ترسناکن وکو جەنابی کاکدانا ئاماژی پێکرد بۆ کۆمەڵگە ڕەدیان کەینەوە ێڵین ینی هەر تەنها بە مجەڕەد ئەم فراکسیۆنە بەڕێزانن کە بە تەنگاین و ئەخلاق و کۆمەلگاون ئەرکی ئەوانە یان کۆمەلگەش ئەکرێ جۆد و پشکی هەبێ وڵا جاوە گرنگترینە جارێ من ئەگەر لە پەرلەمانەوە دەست پێ بکەم گرنگە گەریمە زانیمان هەر پرۆژە یاسایەک دێتە پەرلەمان مەترسی هەیە ئەوە جارێ وەکولانە ئیسلامیەکانە بێ ڕۆڵێکی زۆر زۆر بەرچاو و کاریگەرمانە بێ و گرنگە لۆبی دروستکەی لەگەڵ هەموو فراکسیۆنەکانی تو ئەندامانی گشت فراکسیۆنەکان و ئەندامانی پەرلەمان بە هەر 16 فراکسیۆنە جیاوازەکەەوە ئەمە لەناو پەرلەمان ئەمە هەندێک ڕێکاری پەیڕەوی هەیە کە پەیڕە ئەو مافەی بە تۆدا و دەسەڵاتی بە تۆداوە چۆن بتوانی بۆ نمونە ئەو پرۆژە یاسایەتی و کە بە دڵت نییە کە تێبینیت لەسەرەکە مەترسی بۆ کۆمەلگا دروست دەکات ڕەتی بکەیتەوە ئەوە خۆی بە پەیڕە و یەکلای کردوێتەوە و ئەگەر بۆ نمونە پێشێلی پەیڕەونەکەی سەرۆکاتی پێشێلی پەیڕەونەکە یەکێکی تر لەوانە مەفروزە ئێستا بۆ من ئەم پرۆژە یاسایی تونندوتیژیە هەندێک یاسا کە جەنابی مامۆستا ئیشاری پێدا هەندێک خەڵک چاوگوێی لەگەڵ بابەتی یاساکان ئێستا بابەتی یاسای ئەحوالی شخصی ساڵی 2013 بوو جەنابی مامۆستا لەگەڵ زۆر کەسێک لە خوشکبراکانمان ئەم بابەتیان ڕوونەکردەوە لە قوتابخانەکان و لە سنتەرەکان و لە شوێنە معنیەکان بۆی خەڵک وشێر بێ بەرامبەر بۆ یاسایە ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان چاوگوێ لەگەڵ هەندێک یاسانە کرێتەوە ئەگەر وعیەتی نەبێ ئەگەر خوێنەرێکی باش نەبێ و لە پێش یاساکانیش مەفروزە ئێمە بۆ نمونە کۆمەلگاکەمان الحەملا کووتمان کۆمەلگایەکی سەلامەت و ئاین پەروەرە مەفروزە بەڕاستی ئەو مەترسیانی کە لە هەرێمی کوردستانە سەر هەڵەدەنیا دێنە کایەوە خەڵکی وشیار بێ ئاگادار بێ بەرچاوڕوون بێ زۆر سپاسانەکەم بەڕێزان بەدریە ئیسماعیل پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵ و بڕیاردەری لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی مرۆڤ و بەڕێز دانادار حسینی یاساناس سپاسانەکەم کە لە بەرنامەکەم ئامادە بوون سپاس بۆ بینەرەوە ڕێزەکان کە تا کۆتایی لەگەڵمان بوون بۆ ئەو کارانم تا بەگەیشتنەوەیشی تر و خواتانە سپێرم هەرشاد.